ئێوارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان کامەران و خۆشحاڵین کە ئەم جارش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆتا پەخشمانە هاتینەوە خزمەتتان بۆ گواستنەوەی ئەم بۆ نەزانستی کە لە شاری سلێمانی ڕۆدات کە بریتە لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی منداڵانی کوردستانی عێراق. ئەم کۆنفرانسە بۆنەیەکی زانستیە و هەرسێ زانکۆی هەولێر سلێمانی دهۆک سپۆنسەری زانستیان کردووە و هەرسێ کۆمەڵی پەیوەندیدار بە پزیشکانی منداڵانەوە لە کوردستانی عێراق و لە وڵاتی عێراق و لە نیشتیمانی عەرەب هەڵساون بە سەرپەرشتیکردنی ئەم بۆ نەزانستیە. ئەگەر چی تێچووی مادی ئەم کۆنفرانسە لەلایەن کۆمەڵێک کۆمپانیای کەرتی تایبەتەوە گیراوە تاستۆ، بەڵام سپۆنسەری میدیایی ئەم کۆنفرانسە بە شێوەیەکی بێبەرامبەر و لە پێناو خزمەتکردنی ئێوە و ڕەوتی زانست لە کوردستاندا دەستگای میدیایی کورسات بەبێ بەرامبەر ئەمەرکەی خستۆتە سەرشانی خۆی و وەک هەمیشە کورسات ماڵی هەمووانە. کۆمەڵێک میوانمان چاوپێکەوتن لەگەڵا کردووە لە ناو کوردستان و لە دەرەوەی کوردستان، لە ناو کوردستانیش لە پارێزگا جیاوازەکان. بە سوپاسێکی زۆرەوە ئێستا دکتۆر محەممەد حەسەن، پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان لە شاری هەولێر لێرە لە کۆنفرانسەکە لە هۆتێل گرام نرینۆم میوانمانە و کەمێک دەربارەی کۆنفرانسەکە گفتوگۆکەین و پاش گفتوگۆکەی ماوەی خولەکێک گەوەستین و میوانێکی تریش بانگێشتەکەین و لەگەڵتان بەردەوام بین. دکتۆر گیان بەخێراتی. زۆر سوپاس بۆ بەڕێزت. دکتۆر ڕێگەیشی کەم نییە لە هەولێرەوە هەتاوەکو سلێمانی کە تەشریفت هێناوە، هەڵبەتە جەنابەت تاکە دکتۆریش نیت کە لە هەولێرەوە هاتووی. ئەم باەنە لەگەڵ دکتۆر ئاسۆ قسەم کرد، فەرمووی زیاتر لە 480 بەشداربوومان هەیە کە لەم 480 280 بەرەو سەرەوەیان لە دەرەوەی سلێمانیەوە هاتوون، لە هەولێر و لە دهۆک و لە ناوەڕاست و لە باشووری عێراقەوە. گرنگی ئەم جۆرە بۆ نەزانستی بۆیەوە چێکە ڕۆژی ئیسراحەتەکە لە خۆتان تێکێنوێن بۆ سلێمانی؟ بەڵێ، سەرەتا زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات و دەمەوێت لێرە سوپاسێکی بێپام بکەم بۆ کەناڵی کورسات کە بەڕاستی سپۆنسەری میدیایی لە خۆی گرتووە کە زۆربەی بۆ نەزانستیەکان دەکرێت بڵێن کورسات ئامادەی هەیە و بە خۆشحاڵیەوە بەشدارە. زۆر سوپاس و سوپاس بۆ کۆمەڵی پزیشکانی کوردستان و هەموو بەشداربوون لە کۆمەڵی پزیشکانی نیشتیمانی عەرەبی و عێراقی و زانکۆکانی کوردستان، بە تایبەت زانکۆی هەولێری پزیشکی و سلێمانی و دهۆک کە بەشدار بوون لە ڕێکخستنی ئەم بابەتە. ڕاستی ئەو کۆنفرانسە کە دەکرێت بڵێن شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتیە دەربارەی بابەتەکانی منداڵان یاخود کە پزیشکانی منداڵان لە ئاستی کوردستان و دەکرێت بڵێن لە ئاستی عێراق و نیشتیمانی عەرەبی ئەنجامی دەدەن. من وەکو خۆم بەش بە حاڵی خۆم وەکو پزیشکێکی پسپۆڕ لە بواری منداڵان و هەموو هاوڕێیانم کە لە هەموو شارەکانی کوردستانەوە هاتووینە شاری سلێمانی، شاری شێخی نەمەر، شاری خۆشەویست، ڕاستی دەمانەوێت ئەو بابەتە زانستیانەی کە لەو چەند ڕۆژەدا باس کراوە و پێمان ڕاگەیەندراوە یاخود لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە لە بواری منداڵان و پسپۆڕی ورد لە بابەتە نەخۆشیە جیاوازەکان، ئەو هەلە بقۆزینەوە بۆیکەوە لە ڕووی زانستەوە هەم ئەوەی کە هەیە نوێی بکەینەوە و لە هەمان کاتدا زانستی تازە و شتی تازە و دامپێدانرا و وەربگرین و دوای ئەوەش ببێتە کۆبوونەوەیەکی گشتی بۆ هەموو پزیشکانی بواری منداڵان بۆ ئەوەی کە تاوتوی چەند بابەتێکی زانستی، تاوتوی چەند بابەتێکی گرنگ، تاوتوی چەند بابەتێک کە پەیوەستە بە ژیانی منداڵانەوە، پەیوەستە بە ژیانی پزیشکانەوە و لە هەمان کاتدا پەیوەستە بە ژیانی کۆمەڵگەوە. چکە بەڕاستی منداڵ بناغی کۆمەڵگەیە، منداڵ دواڕۆژی نێتەوەیە، چەند بایەغەوە منداڵ بدرێت هێشتا کەمە و بایەغدان بە منداڵ هەموو لانەکانی ژیان دەگرێتەوە. تەنانەت هەر ئەوە نییە بڵێ ئێمە تەندروستی منداڵ لەوەدا ببینەوە کە منداڵ بریتە لەوەی کە نەخۆش نەبێت، بەڵکو تەندروستی منداڵ وەکو کە ڕێکخراوی یونیسێفی جیهانی پێناسی دەکات ئەوەیە کە منداڵ لە هەموو لانەکانی ژیانەوە تەندروست بێ و سەلامەت بێ، لە بواری پەروەردەی، لە بواری دەرونی، لە بواری ژیان، لە هەموو لانەکانی ژیانەوە سەلامەت بێ. ئینجا لە کۆتاییدا ئەوەیە کە منداڵ لە ڕووی تەندروستیەوە دوور بێ لە نەخۆشی. لەبەرەوە بەڕاستی ئەو جۆرە کۆنفرانسانە کە ساڵانە بە سوپاسێکی زۆرەوە بۆ کۆمەڵی پزیشکانی کوردستان کە ئەو ئەرکە لە خۆی دەگرێت و هەموو ئەو کۆمپانیانەش کە بەڕاستی سپۆنسەری بابەتەکە دەکەن و پێی هەڵدەستن و یارمەتی دەرن، بەڕاستی دەکرێت بڵێن جێگەی خۆشحاڵیە و مای ئەوەیە ئێمە بە گرنگەوە لێی بڕوانین و هەوڵ بدەین ئەو بابەتانی کە باز دەکرێن کە بە زمانی ئینگلیزی بەتایبەت بۆ کۆمەڵی تایبەت یاخود بۆ پزیشکان باز دەکرێت. من هیوادارم کە وا بکرێت هاوتا لەگەڵ ئەوەی کە بەتەنیا بۆ پزیشکان بێت، دەکرێت هەندێک خەڵکی تر یاخود هەندێک کەسی شارەزا یان هەندێک کەس کە لە بواری منداڵان کار دەکەن ئەوانیش بە هەمان شێوە بێنە ناو بابەتەکەەوە و سوود لەو بابەتە زانستیە ببینن کە لە ڕێی ئەو کۆنفرانسانە و هاوشێوەیانەوە پێشکەش بە
پزیشکان و پێشکەش بە خەڵکانی شارەزا لە بواری منداڵان و پێشکەش بە کەسانێک دەکرێت کە خزمەت گوزارن یاخوددانەوەی خزمەتی چینێک بکەن کە ئەو چینە بەڕاستی هەرچی بۆی بکرێت هێشتاکەمە هەرچی بۆی بکەین و بۆی ئەنجام بدەین دەکرێت بڵێ هەر سەرەتایە ئێمەش خۆزگە وەکو وڵاتانی پێشکەوتوو ئەو کۆنفرانسانە بکەینە بابەتی گژگیر و بکەینە بابەتی زانستی بکەینە بابەتی ئەکادمی شتێک کە کۆمەڵگە سوودی لێ بینێ و کارلێک لەگەڵ پزیشکان خەڵک دایک و باوک تێکرای جەماوەەر بکات بۆ ئەوکەوە منداڵ وەکو پوختەیەک پیشانی کۆمەلگا بدەین و گرنگجی و بایەخی منداڵ دەربخەین. بەڵێ هەڵبەتە ئەوەی کە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات ئێرە ئامادەین ئەو وەرکاگرین ئەستی خۆمان کە ئەو پامە زانستیان لێرە بە زمانی ئینگلیزی ئاماژاکرێت و شەرحەکرێت ئێمە بە زمانی کوردی بوانە گۆزینەوە هەر دوێنێ دوودانە لە پزیشکە مەزنەکانی بواری نەخۆشەکانی دڵێکیان لە ئێرانەوەی تریان لە ئەردەن میوانی ئەمە بوون و لەگەڵ ئەوانە گفتوگوێکی باشمان کرد لەسەر شێوازی کارکردن بۆ مناڵان. دکتۆر ئەمە پرسیارەوە بکەم هەر لەسەر پێناسەی منداڵ لە یونیسێف بیان لە پێناسەی تەندروستی لە ڕێکخراوی تەندروستی جیهانیە کە بریتە لە دۆخێکی سەلامەتی جەستە و دەرونیش لە هەمان کات. ئێمە دوێنێش و ئەمڕۆژ زۆر باسی لایەنە جەستەیەکانمان کرد بۆ نمونە لەگەڵ پزیشکانی دڵا گفتوگۆمان کرد دەربارەی گرنگیان بابەتە لەگەڵ پزیشکانی خۆراک و گەشەی مناڵە گفتوگۆمان کرد و ئەمڕۆژ دەربارەی بابەتە هەناویەکانی مناڵان لە ڕیخۆڵە و لە بەرزەفشاری خەن و تاکو کۆتاکە قسەمان کرد. ئێمە لەگەڵ بەڕێستە قسە دەربارەوە بکەم لایانی دەرونی مناڵ لەم کۆنفرانسە بەرچاو ژیراوە یان نەژیراوە. زۆر بەرچاو گیراوە بەڕاستی چەند بابەتێکی گرنگ باس کرا بە تایبەتی پزیشکێکی بەڕێزکە لە قەتەر دەربارەی دەرونی منداڵ باسی کرد بە تایبەت ئێستا بابەتێک کە زۆر باوە و خەڵک زۆر گوێمان لێ دەبێت یاخود لەناو منداڵاندا دەیبیستین و ڕەنجی داوەتەوە کە ژمیتێ لە وشەی ئۆتیزم یاخود ئەو ناڕێکیانەی کە بۆ نمونە لە منداڵاندا ڕەنگ دەداتەوە لەلایەنی دەرونی بەڕاستیسە بەهۆی گۆڕان کاری لە ژیان یاخود بەهۆی ئەو گۆڕانەیە کە بەسەر ژیان داهاتەوە بە شێوەیەکی گشتی و بەربڵاوبوونی شاشە و بەکارهێنانی لەلایەن منداڵانەوە بە شێوەیەکی بەربڵاو و نەبوونی شارەزایی تەواو بۆ هەڵسوکەوت و مامەڵەکردنی ئەو بابەتە لەلایەن منداڵانەوە ئەو وای کردووە زیاتر بابەتە دەرونیەکان خۆیان زەق بکەنەوە و خۆمان پیشان بدەن لەبەرەوە بەڕاستی بایەخدان بەلایانی دەرونی شتێکێکی تر بوو لەو بابەتە گرنگانەی یان ئەو بابەتە هەنووکەیانەی کە لە کۆنفرانسەکەدا ئاماژەی پێکرا و تیشکی خرا سەر بەوردی و پسپۆری ئەو بابەتە چەند لایەنێکی گرنگی ئەو بابەتی باس کرد. بەڕاستی پێویستە هەرچی بکرێت بۆ لایانی دەرونی منداڵ ئەنجام بدرێت چونکە تاوەکو لایانی دەرونی منداڵ ساغ و سەلامەت نەبێ بێگومان لایانی جەستەیەکەش بە شێوەیەکی گشتی یاخود بە شێوەیەکی تەواو سەلامەت نەبێت. لەبەرەوە پێویستە بە هەموو شێوەیەک بە هەموو لایەکمان بە پسپۆرانی ئەو بوارە و بەو کەسانەش کە گوێبیستی ئەو بابەتە دەبن یاخود کە شارەزان ئەو بوارە بچنە ناو قوڵایی و کرۆکی بابەتەکەەوە بۆ ئەوکەوە لایانی دەرونی منداڵ بە شێوەیەک ئامادە بکرێت تاوەکو ڕنگدانەوەی هەبێ لەسەر هەم لایانی جەستەیی و هەم لایانی دووربوون لە نەخۆشیەکان چکە بەڕاستی لایانی دەرونی منداڵ ئەگەر کاریگەری و پستانی کەوتە سەرێ بێگومان هۆکارە بۆ ئەوەیکەوە منداڵ تووشی نەخۆشە جەستەیەکانیش بێت لە ڕێگەی لاوازبوونی بەرگری منداڵ چونکە لایانی دەرونی ڕاستەوخۆ پەیوەستە بە بەرگری منداڵەوە کاتێک کە لایانی دەرونی منداڵ ئامادە نەبوو یان کێشە و گرفتی تێکەوت یاخود وای لێ هات کەوتە بەر لێشا و نەشتەری کێشە دەرونیەکان بێگومان بەهۆی تێکچوونی بەرگری بەهۆی تێکچوونی لایانی گشتی دەرونی منداڵەوە لاماکەدا جەستەییش تووشی کێشە و گرفت دەبێتەوە دیسان لەو بارەدا پێویستی بەوە دەبێت کە هەم لە هانە دەرونەکەی چاسەکەی و هەم لە هانە جەستەیەکەش لەبەرەوە بایەخدان بە لایانی دەرونی منداڵ و مامەڵەکردن لەگەڵی بەتایبەت لەو سەردەمەی ئێستادا ڕێخۆشکەرێکە بۆ ئەوەیکەوە بتوانین مامەڵەیەکی دروست و تەندروست لەگەڵ ژیانی منداڵ بە تێکڕایی بکەین. هەڵبەتە و تەقەتەکەی گوێتان لێ لە لای دەرونیەوە بۆ ئێمەش ناخۆشە بەڵام ئەوە کۆمپانیەکانن کە خەریکی پێچانەوەی فلایەرەکانیانن کە شتێکی ئاسایی وتر لەگەڵ تەواوبوونی هەموو کۆنفرانسەکە ئەم جۆرە تەقەتەقەمان گوێ لێبێ. جەنابی دکتۆر دەربارەی ئۆتیزم و سکرین کە ئاماژت پێدا لەبەرەوەی کە ئێستا بەکارهێنانی شاشە ناو مناڵانە زیایی کردووە وای لێ هاتووە مناڵ نییە تەلەفۆنێکی زیرەگیان تابلێتێکی نەبێ. پێشماوەیەکیش بەرنامەیەکمان کرد دەربارەی ئەوە لەگەڵ دکتۆر خالید هەڵبەت ساڵ زیاتر 2 ساڵە لەسەر بابەتە بەرنامەیەکمان کرد کە هاو پیشە و هاوڕێی بەڕێستە لە شاری سلێمانی دەربارەی ئەوەی کە ئەو پرسیارە دووبارە ئاکەمەوە ئایا دەکرێت بەشێک لە مناڵمان هەبێت بەهۆی بەکارهێنانی شاشە و تووشی ئۆتیزم بن؟ با ئێمە باسی توێژینەوەکانی ئەکادیمیای ئەمریکی و کەنەدی بکەین. باشە. خوار 2 ساڵی نابێت بە هیچ شێوەیەک منداڵ شاشەی پیشان بدرێت. لە خوار 2 ساڵی لەبەرەوەی کەوا گەشەکردنی مێشک بە تایبەتی زۆر خێرایە و لە ساڵی یەکەمی تەمەندا مێشک زۆر بە خێرایی گەشە دەکات بەقەت تێکرای تەمەن
لەبەرەوە پێویستە لە خوارد و ساڵی بە هیچ شێوەیەک منداڵ بەرامبەر شاشەدانەدرێت کە بەداخەوەندێک لە خێزانەکان بۆ ئەویکەوە منداڵەکان بێدەنگ بێت یاخود منداڵەکە بکەوێتە بارێکەوە کە لە گریان دوور بێت ئەو بارودۆخە بەکاردێنن شاشەکان بەکاردێن ئەو بەڕاستی کارەساتێکی گەورەیە دەکرێت لەگەڵ گەشەکردنی مێشک و تێکەڵبوونی تیشکەکانی شاشە و ئەو شتانێک کە لە شاشەوە وەردەگرێت نیشانەکان لەو کەسانەی بە تایبەتی کە لە خێزانەکانیان لە خود لە کۆچکارەکانیان لە کێشەی ئۆتیزمیان هەیە بە شێوەیەکی زەختر ڕنگ بداتەوە لەبەرەوە نابێت بە هیچ شێوەیەک لە خوارد و ساڵی منداڵ شاشەی پیشان بدرێت لە ئەگەری پیشاندانی شاشە ئەگەر بۆ چەند خولەکێکیش بێ ڕۆژانە دەکرێت هۆکارێک بێ بۆ ئەوی کەوا نیشانەکانی ئۆتیزم بە شێوەیەکی سەرەکی تر و ئاشکراتر لەو منداڵە دەربکەوێت دوای ئەوە لە 2 ساڵی تاوەکو 5 ساڵی منداڵ ئەگەر ئەو بەپێی توێژنەوەکانی بچووکەدی یاخود بەپێی ئەکادمیاکە هەڵبەدەوەی کە جەناب داماژەی پێدەی لە هەمان کاتە ڕێبەری کارکردنی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆتەوە بە ئامۆژگارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بنچینەیەک ئەوان بەکاردێنن لە 3 ساڵی لە 2 ساڵی بۆ 5 ساڵی ئەگەر کاتژمێرێک منداڵ ڕۆژانە یەک کاتژمێر شاشە بەکاربێنێت لە هەموو بوارەکاندا حەوت ئەوەندە بۆ دە ئەوەندەی منداڵی ئاسایی لە دواوە دەبێت لە ڕووی بیر و هۆشەوە لە ڕووی زیرەکیەوە لە ڕووی تواناوە لە ڕووی لێهاتوویەوە کەواتە ئەگەر منداڵێک دە ئەوەندەی منداڵێکی ئاسایی کە شاشە بەکار نەهێنێت تووشی ئەو کێشە و گرفتانە بێت بێگومان چەند نیشانەیەشی لێ دەردەکەوێت ئەگەر ئۆتیزمیش نەبێت هاوشێوەی ئۆتیزم بێت لە 5 ساڵی تاوەکو 18 ساڵی منداڵ ئەگەر لە کاتژمێرێک بۆ 2 کاتژمێر زیاتر شاشەی بەکارهێنا دیسان مەترسیەکانی بە شێوەیەکی زۆر لەسەر دەردەکەوێت لەبەرەوە بەڕاستی ئەو جۆرە کۆنفرانسانە دەکرێت بکرێتە هەلێک بقۆزرێتەوە لەلایەنی پزیشکانەوە لەلایەنی خەڵکی شارەزاوە لەلایەنی کەسانێک کە لەو بوارەدا ئیش دەکەن بۆ ئەویکەوە منداڵان بە هیچ شێوەیەک ڕوو لە شاشە نەکەن و دایک و باوکان هەم بدەین بە هەمووان ئێم بە هەمومان لە ڕووی ڕاگەاندنەوە لە ڕووی پزیشکانەوە لە ڕووی کۆنفرانسەوە لە ڕووی گەیاندنی پەیامی زانست بە خەڵکەوە بەوەی کە پێیان بڵێن بۆ نمونە لایەنی دەرونی زۆر گرنگە ئاگامان لێبێت و منداڵ دوورخینەوە لە شاشە منداڵ دوورخینەوە لەو کێشە و گرفتانەی کە لەو سەردەمە ئێدا ئێستا تووشمان بۆتەوە دەکرێت بڵێن بۆتە قەیرانێک کە منداڵەکانمان یاخودنەوەی دوا ڕۆژمان تووشی جیرۆدەیی بووە و لەوانەیە چەندین نیشانەی مەترسیدار لەلایەنی دەرونی لە منداڵەکانمان دەرکەوێت لەبەرەوە پێویستە بەڕاستی بە هەمومان هەوڵ بدەین چ لە ڕێ ئەو کۆنفرانسانەوە بێت چ لە ڕێ ڕاگەاندنەوە بێت چ لە ڕێگەیاندنی پەیامی زانستی وڵاتانی پێشکەوت و شێوازی مامەڵەکردن هەڵسکەوتکردن لەگەڵ منداڵان و چۆنیەتی بەکارهێنان یاخود چۆنیەتی وازهێنانی منداڵان لەو شاشە و لەو ئامرانێکە لەوانەیە بماوەی چکاتی بەسەر منداڵ بێت تاوەکو وا بکەین کە تەندروستی منداڵ بە شێوەیەکی ساغ و سەلامەت بمێنێتەوە و نەکەوێتە بەر نەشتەری کێشە و گرفتەکان کە بەداخەوە ئێستا ئەوڕۆ بەرەوچی ئێمە و چەندین کۆمەڵگی وڵاتانی گرتووە بە تایبەت لە وڵاتانی دواکەوتوو هاوڕەکانت کە دوێنێش ئەمڕۆژ قسەم لەگەڵاکردن فەرمویان دەربارەی ئەمەری هێناسەدانی دەستکرد وەرکشۆپ بۆ گیراوە بۆ مناڵان لە شاری سلێمانی 40 پزیشک بەشداریان کردەوە ئێمە لە بواری ئەمەری هێناسەدانی دەستکردا تا ڕاددەیەکی زۆر لە دواوین بەراورد بە وڵاتانی پێشکەوتوو ئەگەرچی ئێستا ئامێری باشمان هەیە و یەکێک لە ئامانجەکەیان کۆنفرانسەژەوە بۆکە بتوانین ئامێری باش بێنین و بتوانین ترێنینی باش ڕاهێنانی باش بە پزیشکانمان بکەینە بوارە بەڵام دەمێ پرسم دەربارەی ئۆتیزم و نەخۆشیەکانی تری کە پەیوەندیدارە بەلانی دەرونی مناڵەوە ئێمە لە کوردستان لەکوێین ڕاستیەکەی من وەکو خۆم وەکو پزیشکێک کە لە سنتەرێک کار دەکەم کە تایبەتە بە گەشەی منداڵ و وەکو خۆبەخشێک لە تەندروستی قوتابخانەکان دەوام دەکەم یاخود کار دەکەم کە بەنیازین لەگەڵیان پرۆژەی هاوبەشمان هەیە ئینشاءڵڵا بەداخۆ دێڵم کە لە شاری هەولێر کە دەکرێت بڵێن پایتەختی کوردستانە و وەکو پایتەختی تەندروستی دەکرێت سیر بکرێت پایتەختی تەندروستی سلێمانیە لێوە من جەنابەت ڕاگرم بەبەستەوەیە ئەگەر پایتەختی کوردستان بێ لە مەسەلەی خزمەتگوزاری حکومیەکان ئەگەرچی بەرنامەکەش ڕاستەوە خۆیە بەتایبەتی لە مەسەلەی خزمەتگوزاری حکومی و ئەو خزمەتگوزاری لە نەخۆشخانەکانە بەردەستە ئەوە هەمووان شایەتی ئەوەن کە سلێمانی لە پێشی پێشەوەی باڵێ من هاوڕێی خۆم کە دکتۆر پشدەر بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدە دکتۆر جەمالە هاوڕێی ناوەندیمە باڵێ بەڕاستی بە شانازیەوە کارەکانی هەڵدەسەنگێنرێت باڵێ و جێگەی شانازیە کاتێک کە باسی نەخۆشخانەی منداڵانی سلێمانی دەکرێت ئێمە شانازی پێوە دەکەین ئەوە باسی ئەوە ناکەین بەڵام من ئەوە دەڵم خۆزگە لە پایتەختەوە تیشکەکان بڵاو ببنەوە بۆی شارەکانی تر پێشکەوتوتر بێت بەڵام بەڕاستی لە ڕێی سەرنجدانم و لە ڕووی تەماشاکردنم لە کێشەکان کە لەوەندەی لە قوتابخانەکان کار دەکەم لەگەڵ مامۆستایان و لەگەڵ قوتابیان و لەگەڵ سەرپەرشتیارانی ئەو بوارە تا ڕادەیەک بەڕاستی کەم و کوڕی زۆر هەیە و دەکرێت بڵێن قوتابخانەی تایبەت بە ئۆتیزم
ئەگەر هەش بێت زۆر کەمە و ئەگەر کەمیەکەش هەیە بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەم لەو کەسانە وەردەگرێت کە تایبەت بۆ ئۆتیزم. دکتۆر لێرە بابەتی مەسەلەی قوتابخانەی تایبەت بە ئۆتیزم مەسەلەی دیسکریمینیشن هەیە جوداکاری ئەوەی کە من ئاگدارم ئامۆژگارەکان بەرەو ئەو ڕاستای ڕات کە منداڵانی ئۆتیزم و خاوەن پێویستابەتەکانی گیان نەکرێنەوە لەگەڵ منداڵان ئەگەر وشەی ئاسایی ڕاست بێ لەگەڵ منداڵانی ئاسایی بخرێنە خوێندنگەکانەوە بۆی کە بتوان ئەوانیش ئەگەر کۆمەڵێک لە ڕووی گەشەی دەرونی یاخود مێشکی لە داوان بتوان بگەنەوە بە هاوتەمەن و هاوڕەکانی خوان هەمومان هاوڕاین لەگەڵ ئەوەی کە منداڵی ئۆتیزم وەکو کەسێکی ئاسایی مامەڵی لەگەڵ بکرێت بەڵام بەڕاستی ئەوەش یاسای خۆی هەیە شێوازی خۆی هەیە پێویستە تۆ منداڵێک کە دەچێتە قوتابخانە بۆ نمونە کە دیاری کراوە کە ئۆتیزمی هەیە یاخود نیشانەکانی هەیە و پزیشکی پسپۆر لەو بوارە بڕیاری لەسەرداوە کە توش بووە بەڕاستی پێویستە کاتێک ڕەوانەی قوتابخانەیەکی ئاسایی بکرێت لەگەڵ منداڵی ئاسایی تێکەڵ بکرێ و بخوێنێت کاتێک کە لیژنە بڕیاری لێدا یاخود پزیشکێکی پسپۆر لەو بواردا بڕیاری لێدا ئێمە ناکرێت بە شێوەیەکی هەڕەمەشی یاخود بە شێوەیەک لەبەر نەبوونی جێگا یاخود لەبەر ئەنجام نەدانی ڕاهێنان بۆ نمونە قوتابیەکی خۆشەویست کە گویا نیشانەکانی ئۆتیزمی یاخود نەخۆشی ئۆتیزمیە بەبێ ڕاهێنان بەبێ ئەوەی کە هیچ چاودێریی بکرێ بەبێ ئەوەی کە هیچ ڕێنمایەکی پێ بدرێ یاخود شێوازی مامەڵەکردن و هەڵسوکەوتی فێر بکرێ تا ئێستا فێر نەکراوە تا ئێستا ڕاهێنانیش تایبەتی پێ نەکراوە لە بواری ئۆتیزم ڕاستەوخۆ بینێری بۆ قوتابخانەیەکی ئاسایی لەوانەیە کێشە و گرفت هەم بۆ خۆی دروست بێت لەبەرەوەی کە توانای وەرگرتنی و قوتابیێکی ئاسایی نیە لە هەمان کاتیشە من ئەوەی کە خۆم بیستومە لە مامۆستایانی بواری پەروەردە یاخود لەو قوتابخانانەی کە مامۆستایان کاری لێ دەکەن جیاوازیان ئەوەیە کە لەوانەیە کێشە و گرفت بۆ قوتابیەکانی تریش دروست بکرێت لەبەرەوە پێویستە بەڕاستی پێش ئەوەی کە ڕاستەوخۆ بڕیار بدەین کە ئەو قوتابیە یاخود ئەو منداڵە خۆشەویستە کە لەوانەیە لە کاتی ڕاهێنان یاخود فێرکردنی یاخود هەوڵدان بۆ ئەوەیکەوە بە شێوەیەکی ئاسایی بێتە ناو ژیانەوە دوای ڕاهێنان لەوانەیە ئاسایی بێ بەڵام ئێمە بەبێ ڕاهێنان بەبێ لێکۆڵنەوە بەبێ بە دوواداچوون و بەبێ پێدانی ڕێنمایی ڕاستەوخۆ بینێرین بۆ قوتابخانەیەکی ئاسایی لەوانەیە گرفت بۆ قوتابخانەکە و بۆ قوتابیەکە و بۆ دایک و باوکو دروستە و هەم کێشە و گرفتی دیکەش زیاد دەکەن لەبەرەوە پێویستە بەڕاستی بە وردی مامەڵە بکرێت لیژنەی تایبەت هەبێت چ کاتێک پێویستە کە ئەو قوتابیە لە کاتی ئاساییدا ڕەوانەی قوتابخانەی ئاسایی بکرێت چ کاتێک پێویستە ڕاهێنانی پێ بکرێت چ کاتێک پێویستە کە ڕاهێنانی تایبەتی تر بۆی ئەنجام بدرێت و چ کاتێک پێویستە کە جیا بکرێتەوە ناکرێت ئێمە هەمومان بڵێن هەمووی جیا بکرێتەوە یاخود هەمووی تێکەڵ بکرێت یاخود بە شێوەیەکی مامناوەندی ئەو پێویستی بە لیژنە هەیە پێویستی بە بڕیاردانی تایبەت هەیە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی بە وردی مامەڵە بکەین بۆی کە هەم قوتابیەکە هەم دایک و باوکەکەی تووشی جگەر سووتان نەبن و هەمیش لە هەمان کادا کێشە و گرفت بۆ دوولانەکە دروست نەبێ و جگە لەوەش لایەنە دروستەکان و حکوومەتیش تووشی کێرە و کێشە و گرفت و سەرقاڵی نەبن. لە چاوەڕوانی هاتنی دکتۆر دالیایە کە میوانی دووەممانە لەگەڵ دکتۆر محەممەد حەسەن بەردەوامی لە گفتوگۆکەمانە تاوەکو جەنابیان تەشریفە هێنێت و بەردەوامە بین لەگەڵتانە. جەنابی دکتۆر کەواتە لە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ ئۆتیزمە هەر بەڕاست وشەی ئۆتیزم و گۆڕینی ئەم بابەتە لە نەخۆشیە دەرونیەکانەوە بەرەو بابەتێکی تر یاخود ئەگەرچی هێشتا بەشێکە لە نەخۆشیە دەرونیەکان بەڵام لەوەی کە پسپۆرەکانی تریش داخڵە بنتیایە کوردستان لەکوایە دواکەوتوین یان ناباشی ڕاستەکەی ئێمە وەکو وڵاتێک لە بەداخەوە دێڵم لە وڵاتە دواکەوتوەکان ژمار دەکرین لەبەرەوەی کە ئێمە بە وڵاتی بەرەو پێشکەوتن ئاماژەمان پێدەدرێت نەک وڵاتانی گەشە سندوو لەبەر ئەوە تاڕادەیەک دەکرێت بڵین بەهۆی نەبوونی سانسۆر و بەهۆی نەبوونی چاودێری لەسەر خێزانەکان لەسەر منداڵان نەبوونی چۆنێتی مامەڵەکردنی منداڵ یاخود خێزان و منداڵ لەگەڵ شاشە لەگەڵ دەوروبەر لەگەڵ ئەو ژیانە تازەیەی کە لەوانەیە وڵاتێکی پێگەیشتوو یاخود وڵاتێکی گەشە سندوو گەیشتی بێتە ئەو ئاستەی کە چۆنی مامەڵەی لەگەڵ دەکرێت بەداخەوە ئێمە لە قۆناغێکی دەکرێت بڵێم مەترسیدار داین چۆن ئەو قۆناغێکە ئێمە تێداین یاخود ئێمە تێدا دەژین شێوازێکە کە مامەڵەکردنمان لەگەڵ منداڵ یاخود مامەڵەکردنمان لەگەڵ دەوروبەر لەگەڵ شێوازی ژیانمان بەڕاستی بە شێوەیەکی هەژارانە دەردەکەوێت و بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی تر دەکرێت بڵێن ئێمە لە قۆناغی دواکەوتوداین بەڵام پێویستە بە هەموو لایەکمان هەوڵ و کۆشش و ماندووبوون بکەین بۆ ئەوەیەوە هەنگاو بە هەنگاو پێ بەپێ بین ئەو قۆناغانەی کە ئێمەش ئەگەر نەگەینە قۆناغی گەشە سندوو یاخود ئەو وڵاتانی کە پێشکەوتون بەڵام هەنگاو هەڵبگرین وردە بەرە ئەو قۆناغانە بڕۆین کە ئێمەش هیچ نەبێ شانازی بە نەوەی دو ڕۆژمە بکەین شانازی بۆ بکەین کە ئێمەش وڵاتێکین لە وڵاتانەی کە بەرەو پێگەشتن هەنگاو دەنێن.
بەسپاسێکی زۆر بۆ بەڕێز دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆری نەخۆشەکانی منداڵان لە شاری هەولێر کە لەگەڵ مانای دو پرسیار ئاڕاستاکەم و پاشە ناوبڕێکی کورت وەرەگرین. دکتۆر دو پرسیار و کورتین پرسیارم ئەما بێت دەربارەی ئیمرجنسیەکان حاڵەتە بە پەلە و فریەکەوتنەکان لە حاڵەتی مناڵانە مەتایبەت مناڵەگەیە نۆکێکە کاتێرەوە قوتیە شتێک کاتە دەمەوە قوتیە حاڵەتی ئیمرجنسی کە ڕوەدا لەم کۆنفرانسەیە وابزان باس کراوە دروستە باشە لەمانەیە کوردستان لە کوێین ئەگەر وڵامێکی کورتم بیتەوە لە مەسلەی ئەمرجنسی مناڵانە ئێمە لە کوێین ڕاستی بابەتی ئەو فریاکەوتن یاخود مەترسیەکان نامێ و شە ئینگلیزی بەکاربێ من عەرەبی بەئیسراحەتی جەنابەت لەبەرەوە بەڕاستی دەکرێ بڵێن فریاکەوتنەکانی حکومی تا ڕادەیەک ئامادە باشیان هەیە و ئەوڕۆ پزیشکێکی بەڕێز دکتۆر دلێر عەبدولخالق چەلەبی لەو بوارەدا کە تایبەتمەندە و لە جۆگەی هەرس یاخود لە بۆ نمونە پاکردنەوەی جۆگەی هەرسیان دەرهێنان یاخود ڕێنمونی پێدان لە شێوازی مامەڵەکردن یاخود لە دەرهێنانی مادێک یاخود شتێک کە دەچێتە ناو گەرو یان لووتیان ئەوە منداڵەوە بە شێوەیەکی چڕوپڕ و زانستیانە ئاماژەی پێدا لەبەرەوە پێویستە ئێمە دوو لایەنمان هەیە چ ئەو کاتێک کە منداڵەکە شتێک قوت دەدا یاخود شتێک دەچێتە ناو لووتی بۆ نمونە دایک و باوکیان دەوروبەر چۆن هەڵسکەوتی لەگەڵ دەکات دوای ئەوەش کە دەگاتە نەخۆشخانە چۆن چۆنی فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجام دەدرێت لەبەرەوە دەکرێت بڵێم تا ڕادەیەک پێشکەوتن لەو بوارەدا هەیە وەسپاس بخوا ئەو بوارانەی کە تایبەتمەندن تەنانەت بۆنە پزیشکی قورگ و لوتی گوێ لە بواری هەناوبینی بۆ سیەکان یاخود بۆ جۆگەی هەرس یان پزیشکی جۆگەی هەرسی تایبەتمەند ئەوانەمان هەیە و سوپاس بخوا تا ڕادەیەک لە قۆناغێکداین کە دەکرێت بڵین لەوانەیە زۆر بارودۆخی سەرەتایی یاخود بارودۆخی مەترسیدار ڕاستەوخۆ چارەسەر بکرێت لە نەخۆشخانەکانمان بە سوپاسێکی زۆرە بۆ دکتۆر محەممەد حەسەن کە پزیشکی پسپۆری نەخۆشەکانی مناڵانی لە شاری هەولێر تەشریفت لێرە بوو سوپاس کامەدە بووی لەگەڵمانە یەک ناوبڕی زۆر کورت و ئەگەڕمە خزمەتتان لەگەڵ خاتو دکتۆر دالیا. جان دکتۆرە ناویسیانەکەت دالیا بەختیار جەلال دالیا بەختیار جەلال پسپۆری نەخۆشەکانی مناڵان باش بوو کێ چینەوە جەو بەس دەشێکتان چارەکێکی تر کاتمان ماوانە خەمی محازەرەکەی ژوورەوەمە باشە باش یەک عەزێتێ بەم باش لەسەر لە قاعەکە دووبارە سڵاو ڕێز و خۆشەویستی و محیبەت و احترامتان پێشکەشەکەم لە هەر شوێنەگەن بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان کۆتا پەخشی ڕاستە خۆمان دەبێت لە هۆتێلی گراند میلینیۆمەوە لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی منداڵانی کوردستانی عێراقکە بە سپۆنسەری زانستی هەر سێزانکۆی سلێمانی هەولێر دهۆک بەڕێوە دەچێت لەگەڵ پزیشکانی کۆمەڵەکانی پزیشکانی منداڵان
لە کوردستانی عراق و وڵاتی عراق و نیشتیمانی عرب لە دوێنێەوە کە پرسیار دەکەم دەمەوێت میوانێک قسەمان بۆ بکا کە خانم بێ هەموڵەن دکتۆر دالیا لە سکرتێری کۆنفرانسەکەم پرسیوتی دکتۆر دالیا لە ڕێخەری کۆنفرانسەکەم پرسیوتی دکتۆر دالیا لە ئامادەوانم پرسیوتیان دکتۆر دالیا لەبەرەوە وەکو ئەوەی کە بە عەرەبیڵەن ختامها میسک ئەوەی کە کۆتایی هەموو شتەکان بە میسکە خات و دکتۆر دالیا دوام میوانمانە سپاس بەخێر بێ ممنون سپاس بۆچی لە هەر کەسێکە پرسمەڵەن دکتۆر دالیا بانگ بکە والله بڵێم چی احتیمالە زیاتر بڵێم علاقاتم لەگەڵ زۆربیان باشە زۆر باشە لەوانێ ئەوانی کە بعضێکی عادەتەن لە فیمێڵ خۆ دیزاین ئافرەت زۆر ناچنە بەر کامێرا لەوانێ من تۆزێ ڕوون باشتر بێ ئێمە سەربەرزین بە جەنابتەوە بەخێر بێ سەر هەمویان لە من زۆر باشتر و سەر هەمووتان جێگەیشان نازین هەمووتان لە سەرسەرن ئێمە وەکو دەستگای میدیای کورسات هەمیشە لە خزمەتتان نابووین بۆی کە بتوانین خزمەتی خەڵکو و هاو نیشتیمانیانی خۆمان بکەین دکتۆر جان ئەوەی کە زانیم لە پێش چاپێککەوتنەکە کەمێک قسەمان کرد بێک و جەنابەت زیاتر لە بواری ئەوەی کە پێڵێن مێتابۆلیک دزیز یان ئەو نەخۆشیانی کە پەیوەندیدارن بە زیندەچالەکیەکانی لەشی مرۆڤەوە کوێرە گلانتەکان گیلاندەکان پسپۆریت هەیە یان ئینترستت هەیە نەخێر ئێمە لەلایەن یەکەمەوانێ ئێستا پسپۆرانی نەخۆشەکانی مناڵان لە نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەدڕەشید سلێمانی هەمومان پسپۆری نەخۆشیەکانی مناڵانین چەند دکتۆرێکمان نەبێ ئەویش لە ڕێگەی چەند نامەیەکی مەسەلەن پۆبلیش کردووە یاوەکو لە ڕێی مەسەلەن دکتۆر ئاسۆمان هەیە کە توانێتی ماستەر لە نەخۆشیەکانی دڵی مناڵان نابێنێ کۆمەڵێکمان کە چەند ساڵێکە هەر یەکەمان لە بوارێکە ئەتوانین بڵێن خبرەیەکمان تا حەدێ پیا کردووە خۆمان گەڕاوین چەنەها کۆنفرانس و شتمان کردووە بەڵام یەک نوقتەمان هەیە کە جێی داخا زۆریش هەوڵمان ناوە هەم لە ڕێگەی بەڕاستی بەڕێز دکتۆر سەباحەوە کە لە هەوڵایە بۆمان و هەم لە ڕێگەی بڵێن بەڕێوەبەری نەخۆشخانە چکە لەگەڵ تەعمیرات و نۆژانکردنەوە کە تەمان تۆ بێ مستەوا عیلمی شوێنەکەش بەرزکەیتەوە محاولە کراوە ئیشەڵا پسپۆریە وردەکان بخوێنرێت چونکە ئێمە کە هەر یەکەمان مەسەلەن هەر سێ چوار دکتۆرێک لە کۆمەڵە دکتۆری زیرەکمان هەیە ئێستا لە خودەج بڵێن کە لە بەشینە بەکامەکان بەڵام بەداخەوە هێشتا پسپۆرێکی ورد نییە کە وەکو دیگری وەری بگرن یعنی بۆ وترێ وەکو وڵاتان ئێستا هەموو ئەم هینانە جیا کراوەتەوە پسپۆریە وردانە ئێمە عینەن شت مجموعەیە دکتۆر کە لە بەشی کوێرە گلاندەکانین ئەوە شەر ینی لە هەوڵداین و هیوادارین ئینشەڵا لە ڕێی وەزارەتی خوێندی باڵاشە و لە ڕێی وەزارەتی سەحی خۆشمانەوانێ سەپۆرت بکرین ئەم شتانە بخرێتە بواری بەڵسەرەنجە بەجێکاریەوانێ و ئەو دراساتانە بکرێتەوە بۆ ئەوی پسپۆرەکان ورد ببێ ئەژینە زۆر بەمان هەر پسپۆری نەخۆشیەکانی مناڵانی تا ئێستا باش دکتۆر ئەوەی کە ئاماژەت پێدا ئینترستت یاخود حەزت هەیە بە کارکردنی بە تۆژینەوە لە بواری نەخۆشە مێتابۆلیزمەکان نەخۆشیەکانی زیندەچالەشەکانی لەش و چۆرە ڕژێنەکان ئەگەر بۆ بینەرەکانمان بە سادی و بە ئاسانی ڕوونی بکەیتەوە ئەم پسپۆریا کاتە چی؟ ئەم پسپۆریا بەشی یەکەمیان کە ئەکاتە کوێرە گلاندەکان ئەو گلاندانن کە لەشی هەموو مرۆڤێکا هەیە لەو کاتی لەدایک ئەبین هەتاوەکو ئەو کاتی پیر ئەبین و بریتە لە چەند گلاندێک ئەویش لە پێش هەمویانەوە تەمان گلاندی ژێرمێشکە ڕژێنی پێ ئەوترێ کە ئەمە چەند هۆرمۆناتی دەرئەیە ئەم هۆرمۆناتانە بریتی کە ئیش ئەکا لەسەر گلاندی بڵێن غودەی دەرەقی وەرگلاندی بەڵێ پەریزادەی پێڵێن لەگەڵ یا لەسەر گلاندی هۆرمۆنی گەشە بێجگەلەوە لەسەر گلاندی بڵێن سەر گورچیلە ڕژێنەکان لەسەر ئەم گلاندانە ئیژەکە بێجگەلەوە چەند ئیشێکی کەیکە مەسەلەن هەڵبژینی کالسیۆم و ئەم شمادانی کە ئەبێتە هۆی مەسەلەن میتابۆلیزمی لە شڕێک ئەخا بۆ ئەوەی ئەو کەسە ئێسخانەکانی مەسەن بە سەحەتێکی باش مێنێتەوە بێجگەلەوە کە ئەمانە هەمووی بەیەکەوە یارمەتی ئێن بۆ گەشەیەکی باش لە مناڵە سەحەتێکی باش بۆ مناڵ و لە دوای ئەوەشەوە کە ئەگەیتە تەمەنی گەورەی بێجگەلەوە هەموو فسیۆلۆجیەکانی ینی ئەو زیندە چالاکیەکانی لەش گلاندانە خۆتەزانی بەڕێوەی ئەبا ئەمە یەکێکیان ئەمە کوێرە ڕژێنەکانی پێوترێ بێجگەلەوە میتابۆلیزمەکان ئەمە چەند نەخۆشیەکی زگماکین بەداخەوە خۆی زۆر کەمە بەڵام بەداخەوە یعنی یەکێکە لە نەخۆشیەکانی کە پێویستە لە مناڵیەوە زۆر زۆوانێ
تشخیص بکرێ ئەمانە ئەو نەخۆشیانن کە ڕەتی هەیە بە ئەنزیمەکانەوانێ بە زۆری ئەنزیمەکانی کە لە جگەرایە وەکو لە لایسۆسۆمەکانایە کە ئەمانە هەل لە مناڵەوە ئەم مناڵەکە لە دایک ئەبێت چەند کێشەیەکی ئەبێت کە لەوانەیە لە مشکلی هەناسەیانی هەبێ مشکلی بڵێن لێدانی دڵی زیاد بکات چونکە ئەم ئەنزیمانە بە نەبوونیان ئەبێتە هۆی کۆبوونەوەی چەند مادەیەکی کە پێویستە ڕۆژانە بەهۆی ئەنزیمانەوانە بڵێن میتابۆلیزمەکە ئیشەکە بڕوات و شتیکەی مەوادی باشتر لە لەشا دروستکە ئەم طبعاً کە ئەو قەتعی تێکچوو ئەو ئەنزیمەی نەما مادەیەکی کۆ ئەبێتەوە ئەو مادەیە کارەکاتە سەر چاوەکانی مناڵ کارەکاتە سەر جگەری جاریوە کارەکاتە سەر ئێسخانەکان کارەکاتە سەر دڵی کارەکاتە سەر خوێنی کە ئەمە بەجارێک ئەو مناڵە هەموو شێواویەکی تاو لە لەشی ڕوئەیە و هەم ئەبێتە هۆی تەسیرێک دوورپا بۆ ژیانی ئەکرێتە مەترسیدارەوە کە ئێستا بە خۆشحاڵیەوانێ ئەو ئەنزیمانە کۆمەڵێکیان ینی دروست کراون لە عالەما هەن و بەش خۆشحاڵیشەوە لە عێراق ئەکڕێت و ینی تەوزیع ئەکرێ بەسەر سنتەرەکانەیە کە لەوانە ئێمە سنتەری هەولێرە ئەگاتە سنتەری هەولێر و بۆ سلێمانی و هەولێر و دوهۆک ئەو نەخۆشانەی کە بە فەخسی جینات تەشخیص ئەکرێ ئەو عیلاجانەیان پێ ئەکات یعنی خات و دکتۆر ئەو بۆ نمونە سەرمە لە شەکرەیە زۆری یەکەمی شەکرەمان هەیە کە مناڵەکە بەڵێ ئەوە عفوم کە لە کوێرە گلاندەکانە شەکرە شتێکێک بوو لە نەخۆشیەکان بەڵێ هەڵبەتە ئەو پسپۆرەکەی جەنابتە لە من زۆر باشترە زانین بەڵام وەکو پرسیار ئاڕاستی جەنابتم کرد ئەوەیە کە ئەو مناڵانی کە زۆر یەکەمی شەکران هەیە کە لە سادەی خەڵکن کە کەمینەیشی خەڵکن شەکران هەیە ئەو کاتێک کە پەنکریاسان ئەنسۆلینەکە دروست ناکات بە دەرزی هێن و لێن بۆی کە بتوانێت ئەنسۆلینەکە شەکرەکانیان بۆ تێک بشکێنێت ئەو نەخۆشیانی تریژ نەخۆشە مێتابۆلیزمەکان بە هەمان شێوە کە جگەرەوە ئەنزیمانە دروست ناکە ئەنزیمەکە لە دەروی لە شۆ بڵین بە دەرزیان بە حەبوەرەژی بەڕێگەی دەرزیە کە زۆربیان هەفتانە ئەبێ بێن لە خەستەخانە و لە ڕێگەی بڵین گویان هەڵەواسین لە ڕێگەی کانێلا و ئاوانە بغەزی بەڵێ وەری ئەگرن لە ماوەی 4 ساعاتێکە تقریبان هەموو هەفتێک ئەبێ بێن عیلاجەکە وەربگرن ئەوش لەو ڕێگەی ئەم کۆنفرانسە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی منداڵانی کوردستانی دەبواری پسپۆڕەکی جەنابتا چی زیاد کردووە؟ وڵی طبعاً بەدەستخۆشیەوانێ کۆمەڵێ مامۆستا و پرۆفیسۆر هاتبوون بێجگەلەوەی کە لای خۆشمانەوانێ کۆمەڵێ پرۆفیسۆری باشمان هەیە لەوانە دکتۆر خالت و دکتۆر رەتارا و دکتۆر ئاسۆ ئەمانە کە هەموو مەوازەیان تا دکتۆر عەدنان هەموو مەوزوعیان هەریەکە و بابەتێکی تەقدیم کرد لەگەڵ ئەوەشا طبعاً مەوزوعی کوێرە گلاندەکانی تیابوو چەند کوینێکا و ئوستازێک هات لە دەرەوەی وڵاتەوە طبعاً تۆ ئەم کۆنفرانسانە بۆچی باشە ساڵانە کە کۆبوونەوە ئەکرێ چ شتێک بخرێتە سەر شتێکی علمی تازە هەبێت لە هەر یەکێکیان لەوانەیە حاڵەتێکی دەگمەن تەشخیص کرابێ یەک تەقدیمیەکە ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی کە هەم بۆ ئێمە باشە خبرەیەکی زیاتر وەرگین هەم ئەوە دابڕان نابێت ئێستا ئاگادارین مەسەلەن لە ئیماراتەوە مەسەلەن پرۆفیسۆر هاتووە ئوستاز هاتووە شتەکانی ئەوێ چۆنە لە قەتەرەوەیەت لە هینەوە ئەردەنەوەیەت لە لوبنانەوەیە ئاگادارین لە ناوچەکەیە مەسەلەن تازەترین شتی تازە چییە کە بەکارهێنرێ خاستن لە بوارەکەی ئێمە بەڕاستی کوێرە گلاندەکان عیلاجەکانی شتێکی زۆر دەگمەن نییە شتێکی زۆر نادر نییە زۆربەی دەست ئەکەوێ خاستن ئێستا و هەمومان پێی ئەوترە بە لیزی بێڵین ئەبدەیت ئەبینەوانێ بەڵات ئەوکۆڵە تازە عینی معلوماتی تازە وەرەگرین طبعاً ئیسفادێکی زۆری هەبوو چەند محاضرێکی زۆر بە پێس تەقدیم کرا دەستخۆشیان لەیەکەین بەڕاستی زۆر باشە ئەو محاضرانی کە زۆرتر سوودی لێوەگرتن هەم محاضر نێودەوڵەتیەکان بوون یاخود ناوخۆیەکانی طبعاً ئێستا ئیمڕۆ یەکێک لە محاضرەکان بەڕاستی هەر ئەمڕۆ دکتۆرە تارا حسێن طەیب ئێستا محاضرێکی زۆر بە پێزی هەرمیوانی بەرنامەکەشم بۆ پێشتر لەگەڵ یا دکتۆر خالد بەیانیەکەی بەڕاستی یەکێک لە نەخۆشە هەرە ناتیرەکانی تەشخیص کردبوو کە ئەمەش زۆر جێشانازیە بەڕاستی بۆ ئێمە کە دوو پسپۆری ئاوای کورد ئەو جۆرە نەخۆشیانە تەقدیم بکەن زۆر خۆشە بۆ ئێمە لە بواری نەخۆشیەکانی دڵە دوێنێ دوو میوانم هەبوویکیشان لە ئەردەن یەکێکیان لە ئێران پرسیاریۆم لە هەردووچیان کرد کە ئەگەر مناڵێکی ئێمە نەخۆشی دڵی هەبوو بۆ دەستنیشانکردن و چارەسەر پێویستمان بەدەرەوە هەیە فەرمویان نەخێر تواناکانی خۆتان لە ناو کوردستانە ئەوەندە باشە کە بتوانین نەخۆشیەکانی دڵی مناڵان دەستنیشان و چارەسەریش بکەین بە نیسبەت نەخۆشیەکانی مێتابۆلیزمیەکانەوە ئەوانی کە باسی کە لەگەڵ چۆرە ڕژێنەکانە لەما لە شوێن والله بنسبة ميتابوليزمەکانەوە چونکە عیلاجەکانی ئەنزیمەکان بەداخەوە زۆر گرانە هەتا وەکو کڕێت هیچ لێمان نەبڕێت ئەمە
يعني ئەتوانم بڵێم هەروەکو وڵاتان چکە عیلاجەکە هەر ئەوەیە و لەگەڵیشان تەمان ئێمە یەکشتمان ئەوێ لە وڵاتان بۆ هەموو نەخۆشیەکان یونیتی خۆی هەیە ئێستا ئێمە بەڕاستی و ئیش لەوەشدا ئەەکەین کە میتابۆلیک یونیت تێدا بنین کە ئەم یونیتە ئەبێ سیستمای کۆمپیوتەرایز هەمووی بە سیستمەوە هەبێت ئەم نەخۆشانە هەرچەندیان متابعەیەکی ورد بکرێنەوانێ تەنها فەرقمان لەوانەیە تۆزێک لەو شتانەما بێش ئیشەڵا لەم حاولین ئەوەش چاکەین و هەر ئەوەنەی کە فۆڵۆپێکی متابعێکی مەزبوط کرێکێسەوە دەستمان پێ کردووە و لەگەڵیشیا عیلاجەکان نەبڕێت تەمان جاری وا هەیە بە حکمی ناڵم چکە لە بەغاوێت عیلاجەکان جاری وا هەیە تۆزە قەتعی تێکە سوفا مادەیەک نامێنێ هی نەخۆشیە کەمان هەتاوەکو چەند جارێک وەری نەگرێ ئەمە مشکلەیە ئەمنەوە ئەو نەخۆشیانە کۆنتڕۆڵەکەی تەنها بە عیلاجەکانە هەتا عیلاجەکە بە جوانی و بە جورعی مەزبوط وەری بگرێ هیچ کێشەیەکمان نابێت لە مەسەلەی دابینکردنی عیلاجەکانە خەڵک خۆی بە بیکڕە لە بازاڕ یاخود ناخێر نانا زۆر گرانەنی لە توانای خەڵکانیە بەڕاستی ئارە وەڵا ناڵێم بۆیە هەر لە مەرکەزەوە بڵین لە بەغاوم ئەکڕێشتەکە ساڵانە حسەی کولی نەخۆشێک ئێمە کە تەشخیصەکرێ بە فەحسی جینات هەموو معلوماتەکە کە ئەنێرین حسابیشی ئەەکەین ئەڵێن لە ساڵێکە چەند دەرزی ئەوێت ئەم دەرزیە هەفتانە وەری ئەگرێ لە ڕێگەی بەغاوە ئەم نەخۆشانە هەر یەک حسەی خۆی بۆیەت وەری ئەگرێت دوا پرسیارم لە بەڕێستان ئەما بێت لە بابەتی بەشداریکردنی میوانەکانە ئێوە زیاتر لە 480 ئەندامتان هەبوو لێرە بە قسەی ڕێخەری گشتی کۆنفرانس دکتۆر ئاسۆفایق فەرمووی زیاتر لە 280 لە دەروی سلێمانی هاتوو کەمە جێگەی خۆشحاڵیە کە ئێمە لە هەموو لە کۆمیۆنمان هاتووە بەڵام ئەمێ لە بەڕێزت پرسیاری بەشداری خانمان بکەم چکە پسپۆری مناڵان لە زۆرێک لە وڵاتانی دنیا زۆرترینیان ئەوانە کە خان من حەز لەم پسپۆرەکەن پێم فەرموو بەشداریکردنی خانمان لەم کۆنفرانسە چۆن بوو؟ وەڵا بەنسبەت طبعاً پزیشکانی سلێمانی ئەوانێ هەموو بەشداریمان کردووە بە خوشحاڵیەوە بەنسبەت دهۆکەوانێ ئەوەی راستی بە احتیمالە من نەمبینی بنچکە کۆمەڵە دکتۆری بەڕێز ئەناسم لە دهۆک پیاوەکان ئەناسم هی ئافرەتم کە ئێستا عەفوونکەن یعنی نەئەناسم نەمدیون بەس لە هەولێریشەوە چەند دکتۆرێکی بەڕێز هاتبوون ئیمڕۆ دوو دکتۆرەیان کە زۆر بەڕاستی دوو محاضەڕی زۆر خۆشیان تەقدیم کردەوە خۆی خۆشە بەڕاستی کە ئافرەتەکان ئەبینی کە لە محاضەڕاتە و یعنی گەیشتوینەتە ئەو مەرحەلەیە وەکو وڵاتان هیچ ینی مستەوایەکی باش ماشەڵڵا بۆ ئافرەتەکانیش دروست بۆ مەجێی خۆشحاڵیمانە بەڕێز دکتۆرە ئاڤان و دکتۆرە ئەوزام نادیم بوو ناوەکەیم عەفوونکە لەبەر نەکرد و چەند دکتۆری بەڕێزی کە هاوڕێمانن لە هەولێرەوە هاتبوون ئەوان هەمووی بەشداریان کرد و بێجگەلەوە لە بەخاو شارەکانی کەشەوە هاتبوون ئێمە توان بەخێرهاتنی هەمویانەکەی و تا چەند زۆرتر بێ خۆشتریشە و لەوانەیە بەهۆی ئەم کۆرۆناشەوە چەند محاضەراتێک هەبوو یەکێ لەوانە دکتۆر ڕەشا بوو لە ئەردەنەوەی توانی بەهۆی مەسائلی کۆڤیدەوە بە ئۆنلاین محاضەرەکانیان تەقدیمە کرد هیوادارین ئەم مشکلەی کۆرۆنایش نەمێنێ و زیاتر بۆ کۆنفرانسەکانی کە هەموو یەکتری ببینین چکە زۆر جار لە مؤتەمەراتی کە تەمان ئێمە کۆنفرانساتی کە ئەشتین لە وڵاتان وامان لێ هاتوو یەکتری ئەناسین خاستن لەگەڵ ئەم چەند وڵاتانە خۆشحاڵە بووین بۆ ئەم جارە ئەوانیشی ئینشەڵڵا بتوانن بێن نەک بە ئۆنلاین ینی ئینشەڵڵا کە دێن بۆ ئێرە ئینشەڵڵا ئێوەش فرسەتێک چونە دەرەوەتانەوێ بە سوپاسێکی زۆرە بۆ خاتوو دکتۆر داریا بەختیار پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان لە شاری سلێمانی ئەم گفتوگۆیی لەگەڵ خاتوو دکتۆر داریا کردمان دەبێتە دوا گفتوگۆ و کۆتا پەخشی ڕاستە و خۆمان لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی منداڵانی کوردستانی عێراق بەو ئومێدەین کە لە دەستگای میدیای کورساتەوە کەمیشە توانی بێتمان ماڵی هەمووتان بین و خزمەتی هەمووتانمان کرد بێت لێرەوە لە باتی ئەنجومەنی ئیدارە و هونەری دەستگای میدیای کورسات ڕێز و حورمەتم قبول فەرموون دەستخۆشکەری و ماندوونەبوون بۆ برایانی پشت کامێرە و برایانی کۆنتڕۆڵ هەم لێرە لە هۆتێلی گراند میلینیۆم و هەم لە ناو SNG و هەم لە دەستگای میدیای کورسات سوپاس کە بینەرمان بوون ڕۆژ و ڕۆژگارتان شاد خواتان لەگەڵ